هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان نزیک بۆتەوە و بڕیارە لە 30 ئەیلولی ئەم ساڵ ئەنجام بدرێت. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش دەڵێت پاککردنەوەی تۆماری دەنگدەران لە قۆناغی کۆتاییدایە و داواش لە هاوڵاتیان دەکات سەردانی بنکەکانی ناو تۆمارکردن بکەن بۆ ئەوەی لەو مافە بێبەش نەبن. ئێستا تۆمارێک خراوەتەوە بەر دەمی دەنگدەران و نوێنەرانی لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دەستگاکانی ڕاگەیاندن ئەو تۆمارە پێی دەوترێت تۆماری سەرەتایی. مەبەست لەو تۆمارە ئەوەیە کە ناوی دەنگدەران لە خۆ دەگرێت. مەبەستمان ئەوەیە کە دەنگدەران بەگشتی ڕوو لە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن بۆ ئەوەی تەیکید لە ناوی خۆیان بکەنەوە. ئەم بنکانە بەردەوام دەبن لە 12 مانگەوە دەستیان پێکردووە لە لۆماوەی مانگێک بەردەوام دەبن و ئەگەر زانیمان پێویست دەکات تەمان ئەم کات ئەو قسەیە بڕیاری لێ دەدرێت لەلایەن ئەنجومەنی کۆمیسارانەوە. ئەوارە سیاسیەکان کە ڕاستەوخۆ بەشدارن لە هەڵبژاردنەکاندا نوێنەرەیان لە کۆمیسیۆندا هەیە و بەرپرسی کارگێڕی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامیش ئەگەرچی ڕەخنەی زۆری لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا هەبووە بەڵام پێشبینی دەکات بە هەماهەنگی کۆمیسیۆن هەڵبژاردنێکی باشتر لە ڕابردوو ئەنجام بدەن و لەو پێناوەشدا هەوڵەکانیان چرتر کردوتەوە. تا ڕادەیەک هەماهەنگی هەیە لە نێوان ئێمە و کۆمیسیۆن ئاگاداری ڕێکارەکانیانین تا ڕادەیەک ئاگاداری کارەکانیانین بەڵام ئەوەی تێبینی دەکەین کارەکانی کۆمیسیۆن ئامادەکاریەکانی بە پێویست نەکراوە و کارەکانی بەسستی بەڕێوە دەچن. ئەگەر دوو نمونە بێنمەوە بۆ نمونە بنکەکانی تۆماری دەنگدەران کە دەبووە لە یەکی هەفت بەڕووی دەنگدەراندا بکرێتەوە بە پێی ئەو خشتە زەمەنیەی کە کۆمیسیۆن خۆی دیاری کردووە بەڵام لە هەندێک شوێنی 11 هەفت لە هەندێک شوێنی 13 هەفت و تا 15 هەفتیشی تێدا هەیە کە کراوەتەوە. هیچ هەڵبژاردنێک بەبێ ساختەکاری و بەبێ فرتوفێڵ بەڕێوە نەچووە هیچ کاتێک ناتوانین دڵنیابین لەوەی کە کاروبارەکان بە شێوەیەکی ستاندارد بە شێوەیەکی شەفاف بە شێوەیەکی یاسایی تەندروست بەڕێوە دەچن. لەبەر ئەوە بڵێ بەردەوام ئەوە بۆتە مۆتەکەی سەردەڵی هەم لایەنە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات هەم دەنگدەران و جەماوەریش کە بەڵێ دەکرێت و ئەو مەترسیش بەردەوام لە ئارادایە کە ساختەکاری و تەزویر بکرێت. هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی کوردستان جیا لە هەڵبژاردننی عێراق بە شێوەی یەک بازنەیی بەڕێوە دەچێت و نیمچە کراوەیە. بەمەش هەر هاوڵاتیەک دەتوانێت دەنگ بە کاندیدی شارەکانی تریش بدات کە ئەمەش هاوشێوەی هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێمی کوردستانە. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەولێریش دەڵێت لە ئێستادا 76 بنکەی دەنگدانیان کردوتەوە و کارمەندەکانیان سەرقاڵی سڕینەوەی ناوی دووبارەن و بەشێکی تری کارەکانیشیان پێشوازیکردنە لە هاوڵاتیان بۆ نوێکردنەوەی ناوی تۆماری دەنگدەران و چارەسەرکردنی گرفتی هاوڵاتیان. دەشڵێت بنکەکانیان بۆ ماوەی مانگێک بەڕووی هاوڵاتیاندا کراوە دەبێت. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.